ساڵ تێدەپەڕێت بە سەریادی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە پایتەختی ئاشتی 36 ساڵ لەمە پێش لە 16 ئاداری 1970 لەلایەن ڕژێمی فاشیستی باسەوە شاری هەڵەبجە و چواردەوری بە چەکی کیمیایی بەردومان کرا. سەرەتا بە بۆمب و ناپاڵمێکی زۆر چواردەوری هەڵەبجە گوندوڵادیەکانی بەردومان کرا و دواتریش سنتەری شاری هەڵەبجە بە چەکی کیمیایی بەردومان کرا. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە زیاتر لە 5,000 قوربانیمان هەبێت و زیاتر لە 10,000 بریندار و هەروەها تەواوی خەڵکی شاری هەڵەبجە ئەمە وای کە تەواوی خەڵکی هەڵەبجە شاری خۆیان ماڵی خۆیان جێبهێڵن. من ئەمەیە بۆ گواستنەوەی چالاکیەکان بەڕێز کامران مستەفا وەربگرم بەڕێوەبەری شەهیدان و ئەنفاکراون سڵاو لێبێ کا کامران سواز بۆم دەرفەتە ئەگەر باسی چالاکیەکانی ئەمڕۆم بۆ بکەیت. دیارە ئەمڕۆ 36 ساڵ تێپەڕێ بەسەر تاوانی مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجە. ئەمڕۆ بەڕێبەرایەتی گشتی شەیدانی هەڵەبجە بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری سەرجەم دام و دەستگاکان هەڵەسین بە بەرزاگرتنی ئەمیادە بە دروشمی تاوانی مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجە داوای یەکڕیزیمان لێکا. پەیامی کە سوکاری شەیدان پەیامی هەڵەبجە ئەمڕۆ داوای یەکڕیزیە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ کاتژمێردە بەرنامەکانمان دەست پێکات تا 11:35 دوای 11:35 لێرە هەر بەردەوامە بین بە دانانی تاجگوڵینە و پاژنیۆڕۆی کاتژمێر 2 لە زانکۆی هەڵەبجە دەسەکرێ بە بەرنامەی بەشی دووەمی بەرنامەکان کە پانێڵە و لە هەڤەی مانگ سەر لە بەیانی لە مەزاری شەیدان لە مۆنومێنت مەراسیمە بێ و پاژنیۆڕۆکیشی لە بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە. تا ئێستا هیچ کەسێک بە ڕسمی ئاگادار نەکراین کە هیچ بە پرسیکی باڵا بە فەرمی سەردانی هەڵەبجە بکات. بە قونسڵی وڵاتان هیچ ساڵێک نێردە و کۆنسڵی وڵاتان یان سەردانیێرەکەن بە دڵنیاییەوە چاوەڕوانەکەی. بەڕێز کامران مستەفا بەڕێبەری شەیدان ئەنفاکراون بڵێ ئەگەڕێمەوە لای ئێوە من ئێستا لە مەزاری شەهیدانم چالاکیەکان لە کاتژمێر دەوە دەست پێ دەکات بە وتاری خێزانی شەهیدەکان دەست پێ دەکات هەتا سعات 11:35 دەمێننەوە و لە پێشوازی ئەو میوانانەی کە دێن و تاجگوڵینە لەسەر مەزاری شەهیدان دادنێن. دواتر بۆ درێژەدانی چالاکیەکان دوانیۆڕۆ دەڕۆن بۆ زانکۆی هەڵەبجە لەوێ پانێڵێک ئەنجام دەدرێ و هەروەها چەندین چالاکی ئەنجام دەدرێ بۆ باسکردن لە مەرگەسات و قوربانیانی شاری هەڵەبجە و باسکردن لەو ئازار و ناڕەحەتی و نەهامەتیانەی کە خەڵکی هەڵەبجە پێدا تێپەڕیون لە کاتی کیمیابارانکردن و دوای کیمیابارانکردن لە کاتی ڕۆشتنیان بۆ لە کاتی چۆڵکردنی شارێکی خۆیان و ڕۆشتنیان بەرە و وڵاتی ئێران و گەڕانەوەیان و بڕیارە سبەینێ لە بەڕێبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە فیلمێکی دۆکۆمنتاری پێشکەش بکرێت هەر سەبارەت بە کیمیاباران. ئەگەر هاوکارم دیمانەکانتان بۆ بگوازێتەوە تا ئێستا سەرڕای ئەو هەموو قوربانیانەی کە لە هەڵەبجە هەبووە تا ئێستا ئامارێکی دیاریکراومانیە کە سەبارەت بە قوربانیەکان قسەمان بۆ بکات پێمان بڵێت ئەوەندە قوربانی هەیە بەپێی ئامارەکانی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بە لە کیمیابارانەکە ژماری دانیشتوانی ناوەندی قەزای هەڵەبجە و گوندەکان یەکی کارگەریەکەی بەپێی سەرژمێری ساڵی 1970 کە لەلایەن ڕژێمی عێراق و کرابوو گەیشت بۆ 115,540 کەس لە شارەکە و 216 گوند نیشتەجێ بوون لە دوای جینۆسایدەکە تەنها 18 گوندمانەوە و 198 گوندەکەی تر وێران کران و خەڵکەکەی ئاوارە کران بوونە پەنابەر. ئەمەش لە کاتێکدایە کە بەهۆی کیمیابارانکردن و جینۆسایدەکە و تەواوی سامانی ئاشەڵ و سامانی سروشتی و بەرهەمەکان لە 100% لە ناوبراو بەپێی ئامارەکان لە 168 قوربانیەکان لە خوار 18 ساڵەوە بوو. لە ئێستادا 67 خێزان داوای 119 منداڵیان دەکەن کە لە جینۆسایدەکەدا ون بوون و ئەمەوێت لەسەر ئەوە قسە بکەم کە زیاتر لە 700 برینداری چێکی کیمیایی تا ئێستا لە هەڵەبجە هەیە و زیاتر لە 500 حاڵیان زۆر ناجێگیرە لە دوای ئەم کیمیابارانەوە لە ناوچەکەدا ڕێژەی لە باچوون 14 هێندە زیادی کردووە بەراورد بە پێشوو کە ئەم ڕێژە لە خانمانە تابێت بەرز دەبێتەوە کە حاڵەتەکە بە 14 ئەوەندەی پێش کیمیابارانکردنەکە تۆمار کراوە و هەروەها نەخۆشی قۆڵۆن لە شاری هەڵەبجە 10 هێندە زیادی کردووە و تا ئێستا زۆرێک لە بەرکەوتوانی چێکی کیمیایی بەهۆی نەخۆشیەکانەوە دەناڵێنن
وەک ئاماژەم پێدا 700 بەرکەوتەی چەکی کیمیایی هەیە و 500 حاڵەتیان حاڵەتی زۆر زۆر خراپ و ناجێگیرە بەڵێ دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ ڕێواز ئاخۆ بە پێی زانیاریەکانی تۆ ئامادە بووان یاخود میوانەکان لە بەرپرسانی حکومی حزبی کێ ئامادە دەبێت؟ بڵێ وەک کامەران ئاماژەی پێدا تا ئێستا هیچ شتێکی وە ئاماژەیەکی وایان پێ نەدراوەکە لە بەرپرسانی باڵا هیچ کەسێک بێت تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە و دوێنێ داوەتنامە بۆ هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق و هەرێمی کوردستان نێدراوە بەڵام تاوکو ئێستا پێیان ڕانەگەاندون کە دنیانا بەڵام بە پێی زانیارانەی کە لە لای من هەیە محەممەد شیاع سوودانی ئەو هەروچێتی کە من نایم و پێم ناکرێت بێن بۆ ئەوێ و لەسەر ئاستی باڵای خۆمان تا ئێستا دیار نیەکێتێت بەڵام کونسڵی وڵاتان پێدەچێت کەمێکی دیکە بێن و بێن بۆ مەزاری شەهیدان. بەڵ دەستخۆش سپاس بە گواستنەوەی زانیاریەکانی ڕۆژ لە هەڵەبجە.